زانیاری ورد لەسەر پیلانی هێرشی پەدەکە و تورکیا دژی پەکەکە. دەنگۆی هێرشێکی هاوبەشی پەدەکە و تورکیا هەیە دژی گەریلاکانی پەکەکە. سەرچاوەیەک لە ناو پەدەکەوە ئاشکرای کردووە. سوپای تورک و پەدەکە ڕۆژی 15 نیسانی 2022یان دیاری کردووە بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی گەریلا. هێرشەکە لە سنووری کانی ماسیەوە دەست پێ دەکات و چەند سیناریۆیەکیش ئامادەکراون بۆ دەستپێکردنی هێرشەکە. ئاژانسی فرادنیوس لە زاری چەند سەرچاوەیەک لە ناو هێزەکانی پەدەکەوە پشڕاستی کردوتەوە. ئامادەکاری کراوە بۆ ئەوەی سەربازانی تورک بتوانن بۆ ماوەی 3 ڕۆژ بچنە کانی ماسی، دواتر تەقینەوەیەک ئەنجام بدرێت و 3 ئەفسەری باڵای پێشمەرگا بکوژرێن. یەکێک لەو کەسانەش ئەفسەرێکی پاراستنە کە لەسەر مێزی پەکەکە کار دەکات لە دەستگای پاراستن. ئەفسەری دووەمیش لە هێزەکانی زێرەفانیە. هەر بە گوێرەی ئەو سەرچاوەیە تیمێکی 15 کەسی لە هێزەکانی زێرەفانی و چەتەی ڕۆژ پێکێنراون بۆ سەرپەرشتیکردنی ئەو پیلانە ئاژاوە گێڕیانە و لە بارەگای بنەسڵاوە جێگیر کراون. ئەو تیمەی ڕاستپێردراون بۆ ئەنجامدانی هێرشەکان لەلایەن ئەفسەرێک بە ناوی لۆرکان موستاحەوە سەرپەرشتیان دەکرێت کە خەڵکی مووسڵە. چەند پیلانێکیش دانراون وەک ئامادەکاری بۆ دەستپێکردنی هێرشەکە. لەوانە یەکەم کوشتنی هەندێک پێشمەرگەی پەدەکە، دووەم تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێمی کوردستان کە دەچێت بۆ تورکیا، سێهەم تەقاندنەوەی ئۆتۆمبیلێکی مەدەنی لە نزیک ناوچەکانی گەریلا. بەوەش دەیانەوێت ڕایگشتی بەلاڕێدا ببەن و ڕەوایەتی با هێرشکردنە سەر گەریلاکان دەدەن. دەوڵەتی تورکیش خۆی بۆ ئەو هێرشە ئامادە کردووە و لە ڕووی سەربازیەوە هاوکاری پێشکەشی پەدەکە دەکات. ژوورێکی ئۆپراسیۆنیش لە هێزەکانی پەدەکە و دەوڵەتی تورک پێک دەهێنرێت و لە نزیکەوە چاودێری شەڕ دەکەن. یەکەیەک لە زێرەڤانی و دوویەکە لە هێزی گوڵانی سەربا مەنسوور بارزانی کوڕی مەسعود بارزانی لە سنووری فیشخابور ئامادە کراون بۆ هێرشەکە. پیلانی دووەمی پەدەکە و سوپای تورک داخستنی ڕێگای سەرەکی کانی ماسی دەبێت، ئەوەش بۆ ڕێگریکردن لە جموجوڵی گەریلاکانی هەپەکە. دوای کۆنتڕۆڵکردنی ڕێگای کانی ماسیش هەوڵ بۆ کۆنتڕۆڵکردنی چیای مەتینا دەدەن. دوێنێشکەجەکە ڕایگە پەدەکە و دەوڵەتی تورک ڕێکەوتون بە هاوبەشی هێرش بکەنە سەر گەریلاکانی ئازادی کوردستان و داوای کرد ڕێگری لەو پیلانە بکرێت چونکە ستاتۆ دەستکەوتەکانی کوردستان دەخاتە مەترسیەوە.